بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان تا دێت هەژارانی ئەم هەرێمە هەژارتر دەبن و بەرپرسانیش دەوڵەمەند و قەبەتر دەبن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەنێت لە ئەنجامی لێکۆڵینەوە لە 821 بەڵگا بۆی دەرکەوتووە حکومڕانانی ئەم وڵاتە دزن. بە میوانداری بەڕێز عەلی ئەحمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە تەوری یەکەمدا تاوتوێی بەهدەردانی سامانی گشتی لەلایەن دەسەڵاتدارانی ئەم وڵاتە دەکەین. لە تەوری دومیشدا بە میوانداری زانا ڕۆستایی باز لە بڕیارەکەی دادگای فیدراڵی دەکەین لەبارەی کێشەکەی پەرلەمانی عێراقەوە. لە سەرەتا لە بەش یەکەمدا ڕاپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ کاک عەلی تاوتوێی ئەم پرسە دەکەین. بەناوی خی گەورە دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک عەلی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمەدا سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێزت دوایەوەی کە لێکۆڵینەوەتان کردووە لەسەر 821 بەڵگا، ئەو بەڵگانە چیان تێدا و چیان بۆ بەڕێزتان دەرخستووە؟ بەناوی خی گەورە سوپاسانەکەم بۆم دەرفەتە. طبعا من ماوەیەکی زۆرە خەریکی لێکۆڵینەوەم لەسەر کۆمەڵێک فایل کە پەیوەندی بە کۆمەڵێک بوارەوە هەیە لەسەر و هەمویان و دارایی و داهاتی نەوت و بڕی داهات و شێوازی خەرجکردنەکەی. دووەم کاری کۆمپانیاکان کەم کۆمپانیانە چۆن کاریان کردو و یەکێن و چۆن خراوەتە خزمەتیانەوە، پاشان کاری ئەنتەرنێت و گەیاندن، دواتر کاری زەویزاری مساتەحە و پاشان پرۆژەکانی وەبەرهێنان و دواترینیان قەرزی کۆمپانیاکان و لەسەر هەمویانە ئەو قەرزانەی کە خراوەتە سەر خەڵکی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی دیار بێ و خەڵکانە بۆ چییە. نەتیجەش ئەمەی لێکەوتوەتەوە میلەتێک کە ئێستا نزیکەی 27 میلیارد دۆلار قەرز کراوەتە سەر خەڵکی کوردستان بەبێ ئەوەی بزانرێ بۆ ئەم خەڵکە کراوە. کۆمەڵێک کۆمپانیای زۆر دەوڵەمەند لەسەر حسابی خاک دارایی نەوت زەوی کوردستان خەڵکی کوردستان واتە کۆمەڵە کۆمپانیای دەوڵەمەند حکوومەتێکی مفلسی قەرزار میلەتێکی هەژاری بێموچە. نەتیجەی ئەمەیە کەمە لە وردەکارەکەی بینیت کۆمەڵک وەزیری زەلیل چۆن چیان کردووە بۆ سەرۆکی حکوومەت و حزبەکەی و کۆمپانیا و بانقەکانیان، ئەبینیت چیان کردووە بۆ ئەوەی کە ئەوان دەوڵەمەند بن و میلەت برسی. ئەبینی چۆن ئەم کۆمپانیا گەورانە من وەک لەوێش ئاماژەم پێوە 12 کۆمپانیا سەرمایان
نزیکەی 30 میلیارد دلارە ئەو مەشاریعانێکە من لێ کۆڵینەوە یەکدۆمانە باج نادەن، باجی دەخل نادەن، ساڵانە باج نادەن و نەتیجەی ئەم دۆخە خراپە و ئەم دۆخە بەرەو خراپترە ڕوا. من کەسێکی ڕەشبین نیم، کەسێکی واقعبینم، بەڵام کاتێک کە من هاوارمە کرد حکوومەت هێرێمی کوردستان 21 میلیارد دلار قەرزارە کەس گوێی نەگرتاوە ئێستا بوو بە 27 میلیارد و ئەگەر وا بڕوا ڕەنگە بێ بە لەم ساڵا بگا بە 30 میلیارد و دواتە گەرە و قەرزەی تەیشی بێتە سەر کە ئەو کۆمپانیا لەسەر حکوومەت هێرێم لەسەر کێشەی غاستۆماری کردووە زیادە بێ بۆ 40 میلیارد. ئەم دۆخە بە هەرێمی کوردستان بەرەو داڕوخانێکی یەجگار تەواوە ڕوا. ئێستا قەیرانەکە قەیرانی دارایی و ئابووری تێپەڕاندووە، توانین بڵێن بەرەو کارەساتی ئابووریە ڕوا. سەرەتا گرفت بوو، پاشان بووە ئەزمەی مالی و پاشان بووە قەیران و ئێستا ئەمە بەرەو کارەساتی دارایی و ئابووریە ڕوا. ئەوەی جێگەی سەرنجە لە کوردستانە ئەمە نابێ بە قەزیە، نەلای وەزیرەکانە بێ بە قەزیە، نەلای حیزبە سیاسیەکانم کارەساتە گەورانە بووە بە قەزیە و خەڵکی تر لە حاڵەتێکی زۆر خراپایە. من ترسیەوەمە ئەم خەڵکە بتەقێتەوە نە بە قسەی گۆڕانکە، نە بە قسەی کۆمەڵکە، نە بە قسەی یەکێتیکە، نە بە قسەی کەس ناکە. بۆیە ئەمە بێ حیزبەکان ێستا خۆیان بکەن بە خاوەنی ئەم بابەتە تا ئێستا خۆیان نەکردووە بە خاوەنی. من لە جەنابەت و بینەرانە پرسم تا ئێستا کۆمەڵی ئیسلامی چەند راپۆرتی جددی هەبووە جگە توازنەوە بێرە کاک سۆرانیا پەرلەمانیا ئەحمەی حاجی ڕەشی خۆی کۆمەڵی راپۆرت و بە دوواداچوونی کردووە وەکو حەزب مەبەستمە قسە بکا لەسەر ئەم هەموو دزیەی لە داهاتی نەوت و دیار نەبوونی داهات و قەرزاری حکوومەت و بێموچەیی و بێکارەبایی و بێئاوی و بێنانی و بێژیانی خەڵک نەبووە. ئەمە بۆ گۆڕانیش دروستە. گۆڕان چەند راپۆرتی قسەی جددی و هەڵوێستی جددی و مووقیفی جددی هەبووە. نەخێر زیاتر لەمە یەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ چەند کۆبوونەوەی هاوبەشیان کردووە لەسەر ئەوەی کە خەڵک ئەم وڵاتە خەریکە وێرانە بێت. من و تۆ باشمان لەبیرە لەسەر مدیرە ناحیە و قایم چەند کۆبوونەوەیان نەکرد. ئەبێت ئەم حەزبانە کاتی ئەوەیە مووقیفێکی جددیانەوە بڵێ حکومڕانی لە وڵاتە بەو شێوە ناکرێت و بەرگەی نەهامەتی زیاتر لەمە ناگرین. بۆیە ئەوەی من پێیگەیشتوم کارەساتێکی گەورەیە بەڕاستی. زۆر باش سەبارەت بۆی کە بەڕێزت لە نووسینێکدا باز لەوە دەکەی کە بۆ دەرکەوتووە ینی چۆن حاکم و حکومڕانیە وڵاتە چۆن دەیسەلمێنی کە دزن. بەڕێزت ئەمڕۆ لە نووسینێکدا لە لاپەڕگەی خۆت باز لەوە دەکەی کە ئەوانەی کە حکومڕانیە وڵاتە دەکەن دزن. جارێت دزی جنێو نییە، ینی دزی جنێو نییە، دزی چەمکێکە بەکارە هێنرێت بۆ کەسێک کە پارەی گشتی ببات یاخود پارەی کەسێکی کە با بۆ بەژەوەندی خۆی. زۆر ئاسانە. تۆ سەی کۆمپانیەکان ئێمانەکە چۆن دەوڵەمەند بوون سەیریکە مۆڵە گەورەکان هیچێن، کێڵگەنەوتەکان کۆمپانیەکان کاری تێکا هیچێن، تاوەرە گەورەکان هیچێن. ئەو هەمووزەوەی کە ئێمە لامانە بەناویوە بەرێنان و مساتحا و وەرگیرا قوت نەخێرە ڕاستە و خۆوەرگیراوە فرۆشاوە هیچێن. بانقە گەورەکانی و وڵاتی هیچێن. ئەو پارانەیە برێتە دەرەوەی هیچەیە. ئێمە میلەتە بۆ وای لێهات کە موچەی نییە. ینی ئەمانە عملیای زۆر بەسیتن. نەوتێ وڵاتە چی لێهات؟ من یەک نمونەی بەسیت بۆ جەناب تەگیانمە من گەشتوم بە دەرەنجامی گرنگ لە 2014 ئێمە واسمان لە 12 میلیارد دۆلاری بەغداهێنا وتمان نامانەوێ ئەمان تا خۆمان سەربەخۆ نەوتە فرۆشیان پارە دابین نەکەین. ئەمان 4 میلیارد دۆلاریان دابین کرد. لە 4 میلیارد دۆلارەکە گوێ لە برای خۆت بگرە 1 میلیارد و 600 میلیۆن دۆلاری قەرز بووە. قەرزیان لە کۆمپانیەکان کردە وتیان نەوتەمێنێت ئەمێنێتە 2,400 ملیارێکی کۆن بووە ماوەتەوە. هی 2013 بووە ئەبێتەوە 1,400 تەنیا داهاتی بەرهەمە نەوتەکانی هەولێر و سلێمانی 2,500 بووە. باشە ئەی داهاتی نەوتی بۆری چی لێهات. زۆر بەسیتە، زۆر بەسیتە. بەڵام ئەوەی یعنی ئەمانە من بەچی دڵتەنگم بەوە دڵتەنگم ئەم حەزبانە ئەمە دیکۆمنتێکی زۆر بەسیت بوو کە عەرزی جەنابم کردی یەک فایلە لەو 821 فایلەی کە عەرزم کردی تەنیا داهاتی نەوت لە 2014. باشە زۆر وازەحە. ئەوە تا ئەرقام لایە 4 میلیارد دۆلار چۆتە دارایی لە چوارەکەیەکی پێشوو بووە 1,600 بە قەرز بووە ئەمەتە 1,400 تەنیا داهاتی بەرهەمە نەوتەکان خۆی 1,500 بووە. ئەوەی بۆری چی لێ بەڵام دیسانەوە تاکی دەکەوە ێستا من کۆمەڵی ڕقەمی تر بۆ تۆڵێم کۆمەڵە دەردە دڵی ترەکەین خەڵک هەندێکی تر دڵتەنگەکەین بەڵام لە نەتیجام حیزبانە ڕاناچەڵەکێن کاکە من پێتان دەڵێم ئەم وڵاتی ئێمە وێرانە بێت. وێرانبوون چییە؟ حکوومەتێک مەسادری دەخلی هەمووی لە بۆریە نەوتە
کورت کرد بێتەوە داهاتی بۆریەکەش نەزانێت چی لێت ئەوە 27 میلیارد دلار قەرزار بێ و مانگ بە مانگ زیاد دەکا باشە ئیتر ئەم حکومڕانیە چ بەهایەکی هەیە کۆمەڵ بە چ جەدوایەکی هەیە ئەم وەزیرە با گۆڕان 3-4 وەزیری هەبێت چ جەدوایەکی هەیە بۆیە ئەبێت سەرتاسەری حکومڕانی لە کوردستانە پیاچوونەوەی بوو زۆر باشە چۆن بەڕێزت ناترسی لەوەی کە ڕوبەڕووی دادگا بکرێەوە لەسەرەوەی کە بە بەرپرسان و بە حکومڕانی وڵاتە دەڵی دەست ینی تۆ بەڵگەی تاوت لەبەردا ئێستاگەر سکاڵە لەسەر تۆمار بکرێ بیسەلمێنی لە بەردەم دادگا کەوانە دەزن کاکە گیان بەڵگەی تەواو چییە من پێ دەڵێم ئێستا یەک معادلەی بەسیتم بۆ باس کردی کۆمپانیایەک کە قەرزی بدرێت و قەرز نەداتەوە لە کاتی خۆیدا و حکومەت خۆی کتاب بۆ مەتارکە بڵێ ئەم پارە دەرەوەی وڵات ئەکە ئێمە ناو بنیەی چی یعنی من دیسانەوە تاکی دەکەمەوە دزی چەمکە جنێو نییە چەمکە بەکارێت بۆ کەسێک کە لەسەر حسابی پارەی خەڵک لەسەر حسابی پارەی کەسێکی تر خۆی دەوڵەمەندکە ئایا ئەم مەسئولانە ئێمەوانی ئەی بەچی دەوڵەمەند بوون بەچی دەوڵەمەند بوون بە مەعاش بە کام مەعاش بەڵێ زۆر باشە سەبارەت بۆی کە ئایا ئێستا پارەی ئەم وڵاتە ینی بەڕێزت وتت ینی پارەی ئەم وڵاتە دەبرێتە دەرەوەش ینی لایەن کێوە دەبرێتە دەرەوە پارەی ئەم وڵاتە پارەی هاوڵاتیان بەڵێ بە تاکی پارێکی زۆر لە وڵاتە چۆتە دەرەوە و سێ ڕێگە هەیە بۆ بردنە دەرەوەی پارە یان لە ڕێگەی بانکی مرکزی عێراقەوە براوە کە لە عێراق لە ساڵی 2006 تا 2014 نزیکەی 312 میلیارد دلار براوەتە دەرەوە بە ناوی ئەوەی سلع و کاڵا ئەهێنرێ بۆ وڵاتە نیوەی فاتورەکان تەزویر کراون و نیوەی پارەکە لێوە براوەتە دەرەوە ڕێگەی تر یاخود بە مەتارێک ئەمە بڕێکی کەمە یاخود بە خاڵە سنوورەکانە برێت دەرەوەی ژینام هەموو پارەتە وڵاتەوە چی لێ هات یان ئەم داهاتی نەوتە چی لێ دێیانی چی لێ دێ بەشێکی لێرە خراوەتە گەر بۆ مەشاریع و کۆمپانیای خۆیان بەشێک گەورەکەشی خۆ کە دیار نییە براوەتە دەرەوە پەرلەمانتاران بەڵگەتان لەبەردەستدایە کە مەسەلەن مانگانە پارە لە بانکانی هەرێمی کوردستان چەندێک دەبرێتە دەرەوە و ئەو بڕە چەندەوە وەچی لێ دێدە و بڕەپارێ قوربانجان شتێک لە هەرێمی کوردستانە نەمانای بانکی حکومەت بێت راپۆرتەکانی ئێمە بەڵگەنامەکان چاودێری دارای 88 بانکی حکومەت هەرێمیان کوشت لەبەر بانکێک کە بانکێکی ئەهلیە ناوی بانکی کوردستانی ئەهلی مەحسوب لەسەر پارتی دیموکراتی کوردستانە داهاتەکان داهات لە وڵاتە چیە داهاتی بۆری نەوتەچێتە ئەوێ داهاتی بەرهەمە نەوتەکان هەموو مانگێک لە سلێمانیوە 46 بۆ 47 میلیۆن دلار بۆ چۆتەوە بانکەوە باشە داهاتی تەنکەرە چێتەوە بانکەوە کەس بۆی نییە وردبینیکە کەس بۆی نییە ڕقابەیکە کەس بۆی نییە چاودێریکە کەس بۆی نییە بزانێت چەندی هاتە دەرەوە و چەندێکی لێ سەرف کرا ئەم بانکە مەحسوبە لەسەر پارتی دیموکراتی کوردستان تاوەکو ئێستا ئەمە لە 2007 بەزمە هەیە باشە تاوەکو ئێستا نەیەکێتی نیشتیمانی نەبزوتنەوەی گۆڕان نەیەگرتو نە کۆمەڵ کە 15 وەزیریانە بۆ لە ئەنجومەنی وەزیان هەڵ نەساون بڵێن بەڕێز جەنابی سەرۆکی حکومەت بە چه حەقی ئەم کارەیەکەی هەڵ نەساون کەواتە حیاتی میلەت قەزیە نەبووە لایەن بۆ ئێمەیان نەکردووە ئەگینا چ جۆرە حکومڕانیەک چ ئیدارەیەک چ منطقێک ڕێگە بەوەدا هەموو داهاتی نەوت بخەیتە بانکێکەوە کە مەحسوبە لەسەر حزبێکی دیاریکراو کەسیش بۆی نەبێ وردبینی تیا بکە یەک راپۆرتم پێ بڵێ هی حکومەت هی چاودێری دارایی منەظەمەیەک لەسەر ئەو پارانەی چۆتان بانکەوە تاوەکو ئێستا بۆ زانیاریتان ئەوەی من کەشفم کردووە نزیکەی 23 میلیارد دلارە ڕەنگە ئەرقامی تر هەبێ من نەزانم بەڵام لە 23 کەمتر نییە ئەگەر زیاتر نەبێت لە 2007ەوە داهاتی نەوت چۆتە ئەم بانکەوە بەشێکی خەرج دەکراوە پارەی پرۆژەکان بەشێکی نادیارە مجات طبعا پرۆژەکانم لەلای 72 میلیۆن دلاری هەڵەبجە سەود نزیکەی 20 میلیۆن دلاری چەمچەماڵ پارەی سلێمانی کەمپیزان کۆی سەلاح الدین 40 میلیۆن دلاری شنگال زۆرە 80 میلیۆن دلاری مەپار 112 میلیۆن دلاری وەزارەتی کشتوکاڵ تا دواتر باشە چی لێ هاتەم پارە نەخێن مەسەندە تازەکی 30 میلیۆن دلار کۆمپانیای گازپڕۆم لە هەڵەبجە و دەربەنیخانی شەکا وەکو شیرینی دابووی بۆەوەی بکرێ بە قوتابخانە و ڕێگاوبان لەو مەنتیقە و خەڵک ئاسانکاریان کە بۆیشکا پارەکە چێتە ئەم بانکەوە ئیدارەی سلێمانی و ئیدارەی و مەنتیقاناڵۆن بێ زەحمەتە و پارانەمان دەرێ بۆی مەشارێع لە شوێنەکانی خۆمان جێبەجێکەین باشە زۆر سەهلە ئەڵێ نییە چۆن نییە چی لێ هات ئەمە وەکو نوکتەی لێ هاتەیە من حەزەکە من بابەتان بۆ باسکەم ئەڵێم کاکە پارەی نەوت
پێش 2013 داهاتی نەوت بە ئەرقامی پەسەندکراوی خۆتان نزیکەی 10 ملیار دلار بووە، لای ئێمە زیاترە، بەڵام گریمانەوەی ئێوە ڕاستی ئێمە ئەمە 10 ملیار باشە، بەشێکیان پارە چۆتەن باقەوتای سرف دەکراوە کوا ئەڵێ دامان بە موچە، ئەڵێن پارەی بۆری نەوت کوا ئەڵێ دامان بە موچە، ئەڵێن پارەی بەرهەمە نەوتەکان کوا ئەڵێ دامان بە موچە، ئەڵێن پارەی بانقەکان کە هەمووی دەستکاری کرا چیلی هات 10 ملیار دلاری بانقەکان دەستکاری کراوە کارەساتە، ئەڵێ دامان بە موچە، ئەڵێ نەی موچە کواڵێ نییە. یعنی ئەمە سوکایەتیکردنە بە بەشاعری ئەم خەڵکە. من یەک شتی تری بۆ باسکە، من زۆر گەشتوم بە زۆر شتی گرنگ لەو لێکۆڵینەوەانە لە هەموو 2014 و 2015 13 ملیار دلاریان داوە بە موچە لە هەردوو ساڵەکە باشە، بەڵام بەتەنیا دەستکە پارەی بانکەکان 10 ملیار دلار دەستکاری کراوە، واتە بەتەنیا بانکەکان 10 ملیار دلار دەستکاری کراوە. پارەی قەرزی کۆمپانیا نەوتە ناوخۆیەکانیش 14 ملیار دلارە، واز لە قەرزەکانی تر بێن، تەنیا ئەم دوانە 14 ملیار دلارە، بەڵام تۆ هەمووی 13 ملیاری داوە بە موچە. واتە ئەی داهاتەکانی تری نەوت، ئەی داهاتەکانی بۆری، ئەی داهاتەکانی پاڵاوتن، ئەی داهاتەکانی بەرهەمە ناوخۆیەکان چوە بانکی کوردستان، ئەی کۆڵاڵە دامان بە موچە، بابە نەداوە بە موچە. ئەمە حساب ئەمە بەڵێ پیسانەوە تاکی دەکەم و هەندێک دەردەدڵە بۆ هەندێک بینەری تر یەکەین ئەم قسانە تێپەڕە بێت. من لە تۆوە پرسم لە مانگی ڕابردووە مەکتەبی سیاسی کۆمەڵ، مەکتەبی سیاسی یەکگرتو، مەکتەبی جڤاتی گۆڕان، مەکتەبی سەرکردایەتێکی چەند کۆبوونەوەیان کرد لەسەر ئەم پارانە کە دیارنی هیچ. ئەبێ ئێستا قاعدەیەم حزبانە زەخت لە حزبەکانیان کەن کاکە ئێمە حزببان بۆ ئەوە وەسیلەیەک بێت کە بەرگری لە ماف و ژیان و ئازادی ئێمە بکات. ئەگەر نایکەن حزب چ بەهایەکی هەیە؟ بەڵێ زۆر باشە. سەبارەت بەوەی کە بەڕێز وتت پارەی وڵاتە دەبرێتە دەرەوە، ینی پێشتر بەڕێست و چەند پەرلەمانتارێک تریش بەرازچیان بکرێت بە دیاری کراویانی ئێستا بۆتان دەرکەوت و ینی مانگانە بەشی پارەی یەک موچەی فەرمانبەران ڕەوانەی دەرەوەی وڵات دەکرێت لە ڕێگەی بانکەکانەوە؟ کاکین تۆ دوو دیو هەیە، بەتەمان ئێمە بە دوواداچوونمان کردو و بە دوواداچین و شەکەین و بەردەوامین لەسەرەوەکەیسە، بەڵام ئێمە چیمان کردووە؟ هاتوون داهاتی بۆری نەوتمان هێناوە، داهاتی بەرهەمە ناوتەکانمان هێناوە، داهاتی ناوخۆمان هێناوە، هەموو ئەمانەمان هێناوە باشە. مقارنەیەکەین ئەو قەرزانی کە لەسەر حکومەت قەرەقەوە، مقارنەیەکەین بەو پارانەی کە درا بە موچە و درا بە خەڵک جیاوازیەکی ئێجگار گەورە هەیە، یعنی کار لە 1 ملیار و 2 ملیار و 3 ملیار و 5 ملیار دلار نییە. ئەی کەواتە پارانە چی هات؟ زۆر باشە. خەڵک ڕەنگە و پرسیارە لای تۆ بێ زیاتر، ینی ئەو داهاتانە داهاتی هەژارانی وڵاتە چی لێهاتین ئێستا لە دەرەوەی وڵاتە لە پارەی لە دووار لە ژێرزەمینەکاندایە؟ ئەمە کاکە ئەم نەخێر ژێرزەمینیان پارانەوە گەورە ناخرێنە ژێرزەمینەوە، ڕقەمی زۆر گەورەن، خۆمە 10 ملیۆن دلار نییە، ئەمانە ڕقەمی زۆر گەورەن. چی لێ هات؟ بەرپرسانی باڵایان وڵاتە سەرۆکی حکوومەت مەسوولە لێی، وەزیری سامانە سروشتەکان مەسوولە لێی، گۆڕان و یەکێتی یەکگرتو و کۆمەڵ مەسوولن لێ کە قسە ناکەن. خۆ مەسوولیت چییە؟ مەسوولیتە لەوە نییە پارە ببەی، مەسوولیت ئەوەیە کە بە خەڵکو دەنگم پێ بدە نوێنەرایەتی دەکەم بەرگری لە بەرژەوەندەکانەکەم و بەرگری لێ نەکەی، وەزیرەکان بچین ماساو بۆ نێچیروان بەرزانی بکەن. ئەمە شەرمەزاریە. خۆ پارتی بیخوا بۆ خۆی ئەیخوا، ئێوە بۆ قسە ناکەن. ئەی کۆمەڵی ئیسلامی تۆ بۆ قسە ناکەی، گۆڕان تۆ بۆ قسە ناکەی. کاکە خەڵک دیاردەی لەش فرۆشی زیای کردووە، کوشتن زیای کردووە، جیابوونەوە زیای کردووە، شیرازەی کۆمەلگا تێکچۆم حزبان نازانم لە کوێ نووسون. بەڵێ چێ لەی مەسوولە؟ ینی باشە نێچیروان بانقەکە مەحسوبە لەسەر پارتی و پارەی تێخات چەندێ دەرەکات چەندێ دەرناکا. ئەی جێگری سەرۆکی حکوومەتیشی چییە؟ ئەی وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتا بوون پێشتر ئیشیان چییە؟ ئەی وەزیرەکەی کۆمەڵ خوبا بە وەزیری کۆمەڵ تەنیا نوێنەری وەزیری کشتتوکاڵ نییە، ئەندامە لە ئەنجومەنی وەزیرانە، ئەندامی ئەنجومەنەکەیە بێ لە کۆبوونەوەی ئەنجومەنیدا قسەی هەبێت. وەزیرەکانی یەکگرتوو ئەندامن لە ئەنجومەنی وەزیرانە، تەنیا وەزیری کار نییە. پارەی دنیا ئەدزرێت، بەڵام مەعاشی کەم ئەندام و مناڵی بێدایک و باوک و ئافرەتی هەتیبار دەمانگە ئەبڕێت بۆی خەڵک لەسەر زەخت لەسەر یەکگرتوو بکە. یەکگرتوو شەوە بڵای پارانەی نەوتکوە نەکەوەی بە خەڵکەکە بڵێ وڵات چ بکە من پارەم لە بەردەسانیە. ڕاستە پارانەی تر چی لێ هات؟ بۆڵێ بۆ ناشنکردنی حزبەکەی جەنابتە، بۆ ناشنکردنی کۆمەڵی ئیسلامیە کە لەوەتەی وەزیری وەرگرتووە ناتوانێت مەشروعیەت جێبەجێ بکات، بۆ پارە نییە. ئەم وەزیرە بێ زەخت بکات بڵێ ئەی فلان پارە فلان پارە فلان داهات فلان داهات چی لێت؟ کاکە من یەک نمونەی بەسیطە بۆ باس بکەم. داهاتی بەرهەمە نەوتەکان لە مانگێکا 140 ملیۆن دلارە، یەک کەس پرسیاری لێ یەکە. ئەوە ڕقەمم لایە، من ڕقەمم لا لە یەک ساڵا تریلیۆنێک 800 ملیار بووە برای بەڕێزم. ئەوە بەڵگەنامەم لەلایە.
بەڵام کەس خۆی ناکا بە خاوەنی میلەت. زۆر باشە سەبارەت بەو 821 بەڵگەی کە بەڕێستان کارتان لەسەر کردووە ینی ئایا دووبارە دەیاندن بە دادگای خودێەوە لە دادگاش بێئەمەل بوونەکە نەتوان لە ڕێگەی دادگاوە سامانیە وڵاتە گێڕان سەیکە حاڵەتە هەیە ینی لەسەر ئەو سکاڵانە کە ئێمە تۆمارمان کردووە ئەوەندە خۆمان لە بەردەم محقق عەدلی و چوون بۆ دەستەی نەزا و دادگا کەس ئامادە نابێ یانی وامان لێت ئێمە سکاڵات تۆمارکەن خۆمان چین و من یەک نمونەی زۆر بەسیتر بۆ باسەکەم من کەی 3 ساڵێک و 5 مانگە مەسەن بۆ نمونە پارەی پرۆژەکانی سلێمان یەکە لەو بەڵگانەیە کە ئیشم تیا کردووە لە ساڵی 2013 لە مەشروعەکان پارەی پرۆژەکان بۆ هەولێر لە 106 سەرفەکرێت بۆ دووەک لە 102 سەرف کراوە سلێمانی لە 152 باشە لەو لە 152 54 ملیار کێشەی لەسەرە ساڵێک 4 مانگەمە دامە بە محکەمە پەیوەندی بام و خەڵکی سلێمانی وێوانە تا ئێستا یەک کەس بانگ نەکراوە نە سەرۆکی حکومەت نە جێگرەکەی نە وەزیری پلاندانە نە دارایی کەس بەڵام پێرێ من بەڵگەیەکم لەسەر قەرزەکان بڵاو کردەوە ئەوانەی کە کۆمپانیەکان نادەن و راپۆرتی چاودێری و مستەمسەکیشە پێرێ بڵاوم کردەوە پێرێ ئەمڕۆ تەبلیغی محکەمەم بۆ هاتووە ئیسکاڵیان لەسەر تۆمارکردووی محکەمە بۆ ئێمە هەیە سکاڵا لەسەر تۆ تۆمارکراوە لەسەر بەڵێ هیچ باکمان نییە بە سکاڵا ئێمە ئەوەی بەڵێ ئەوەی کە ئێمە یکەین ئەوەی کە کتابێکە مەلاسین هەیە لەیرە کۆمپانیای بەڕێسەر عەرز چەندین عەرزی وەرگرتە بیکاتە پرۆژەی وەبەرهێنان و فرۆشتێتی و ملیۆنان دۆلاری خستۆتە باخەڵی و ئەم کابرا لە 2006 کە دەستی پێکرد کرێکی بوو باشە ئەوە نییە بڵێن پرۆفیسۆروانە بێ شادەشی نییە خۆی کرێکی وی 25,000 نیشتەجەبوون دروستەکەم بەشێکێ دروست نەکرد عەرزەکانی فرۆشتەوە باشە 8 ملیۆن دلاری لە حکومت قرض کردووە وەزارەتی دارایی کتابی بۆ کردووە بۆ مەتار ئەڵە ڕێگەی پێبدەن پارەکە باتە دەرەوە من راپۆرتی چاودەی داراییشی لەسەر ئەم کەیسەیە بەرحاڵ فکرەکەی من ئەمە نییە ئەمە کەیسی چاودەی داراییشە من بڵام کردن نەکی خۆم من کەیسەیە بۆ کوتمەوە نمونەیەکم بۆ هێنایتەوە پرۆژەکانی سلێمانی ساڵێک و 4 مانگە سکاڵام لەسەر تۆمار کردووە یەک بەرپرس بەڵام ناکرێت بەڵام ئەڵێن کابرایەک راپۆرتی چاودێری دارایی وا ئەڵێ ئەو واقعەکەیە چیت دوای یەک ڕۆژ تەبلیغم بۆیە لە محکەمەوە دوای یەک ڕۆژ بەڵێ زۆر باشە ئەوەی کە بەڕێز لە سەرەتای بەرنامەکە باس لەوەکە کە بەرپرسان و حکومڕانەی ئەم وڵاتە دزن ینی سەبارەت بەوەی کە ینی ئایا حکومڕانی بە خەڵکی دز دەکرێت یاخود چارەنووسی حکومڕانی لە ژێر دەسەڵاتی خەڵکی دز بەرەو نەخێر ئەوەی کاکە گیان ئەوەی کە قەزیە نییە لای ئەمانەی کە حاکمی ئەم وڵاتەن ژیانی خەڵکە ئەوە نازانن کارە بابڕان چییە نازانن خۆ نایبینن ئەوان نازانین نەبوونی ئاو چییە ئەوان قەت مناڵەکانیان داوای پارە لە خۆیان ناکەوە بڵێن نییە ئەگەر تاریخی بەشەریەت بە درێژایی بخوێنیتەوە کۆمەڵک شتێ ئینسان ڕاگرێت لەوەی کە غەدر لە خەڵک نەکات دیکتاتۆر نەبێت خەڵک نەچەوسێنێتەوە 4 شتن یا ئەبێ قانونێک هەبێت هەمووی لە بەردەمیا بوەسێ ئەو خەڵکەت ئەو کەسە ترسی قانونیە بێت کە نیە لە کوردستانە یا ئەو کەسە خۆی مەسەن لەندێ وڵاتی ئەسکەندەنافی و لە مێژووی شابووە ئیمانیشی نییە قانونیش نییە بەڵام کەسێکی زۆر بە ویژدانە غەدر لە خەڵک ناکە ئەمانە ویژدانیشیان نییە یان ئیمانێکە لە ناخی ئینسانەوە هەیە باوەڕی بە ڕقابەیەکی ئیلاهیە غەدر لە خەڵک ناکە ئەمەشیان نییە یان هێزێکی فیزیکیە هێزێکە لە دەرەوەی خۆیان کە خەدرکار ڕێی لێگرێ بە هێزی چەک بێ خۆپشاندان بێت بێ ئەمەش نییە بۆ ئێمانە باکیان بە هیچ نییە چیان بێ لە وڵاتایکەن و ئەویان دروستکردکەی بینین حکومەتی 20 ملیار قەرزار ئەو نەبێ کارەبا نەبێ خەڵک لەسەر جادە لەش فرۆشی زیادکە کێشەی کۆمەڵایەتی زیادکە دەمان کە موچەی هەزاران ئافرەتی بێمێرد کە دووسێ هەتیوان لەسرە بیبڕی حکومەتێک دەست بدا بۆ ئەوەی پارەی منداڵێکی 4 ساڵان ببڕێ کە نەدایکی هەیە نە باوک نەدایکی هێنە ئەمە چی لێ چاوەڕێکەی بەڵام خۆشیان لە کوێژین بەس بەرماوەی شەوانی سەر مێزەکانیان بەشی موچەوە مناڵانەیەەکە بەس بەرماوەی شت بەڵام مانە ئەمانە قەزیە نییە لەیان چ تا 3 شەو بەشێکی زۆر ئەن خەریکی کۆنکەن و قمارکردنن نەکەوەی بێن خەفەت زۆر باشە دیار ژیانی میل زۆر باشە ینی ئەوانە لە ئاسی باڵاشن کە تا 3 شەو خەریکی قمار و ڕابواردن بە پارەیە میلەتە بەڵێ دەیان مەکتەب سیاسی هەیە بۆ شێوە بەڵێ خۆدەقەوە ڕوونە کە پارەیە وڵاتێکی بۆ قوبروس چی لێ لە لوبنان چی لێ لە بانکانی لە ئەوروپا چی لێ هات لە ئەمریکا چی لێ هات حکایەتی ئەمە ئەم حکایەتە زۆر ڕوونە لە وەسەتە سیاسیەکان خۆیان وەکو نوکتە لەسەر یەکتریەی گێڕنەوە زۆر باشە کەواتەیان ئێستا پارەی وڵاتە لە ڕێی بانکخانەوە ڕەوانەی دەرەوە دەکەن و لە وڵاتانە کەیف و سەفای پێ دەکەن بەرپرسانە وڵاتە کاکە جان زۆر ڕوونە من دیسانەوە تاکی دەکەمەوە
هەموو ئەو بەڵگانە من ئامادەم بیخەمە ڕووی لە چەند ساڵی ڕابردووە چەندێ پارەوە دەساتوە چەندێکی خەرج کراوە چەندێکی ماوەتەوە. من کاک مەسعود داوای کرد ناکۆکی سیاسی وەلاوە نین ئیسلاحکەین. من وتم یەکەم کەسم ئامادەم هاوکاری بکەم بەڵام بێ لە کەیسی گەورەوە دەست پێ بکەن. جارێ بزانین ئەو پارات 23 ملیار دۆلاری کە چۆتە بانکی کوردستان و داهاتی نەوتە یەک راپۆرت لێکۆڵنەوەی لەسەر نەکراوە فەرمون با لێکۆڵنەوەکەن چەندی خەرج کراوە چەندی خەرج نەکراوە. ئەو کۆمپانیا گەورانەی کە 12 کۆمپانیا ڕائسمالیان 30 ملیار دۆلارە چەندێ باجیانداوە چەندێ زەریبەیان داوە. پارەی ئەو پارانەی لە پرۆژەی نەوت تەرخان کراوە خەرج نەکرا چی لێ هات باشە. ئەم هەموو ئەرزەی کە داگیر کراو بە دۆنم و بە چی فرۆشاوە کاکە مەشروع هەیە لە هەولێرە ناوی شاری خەونەکانە باویش سکاڵایەتر بێتە سەری باشە ناوی شاری خەونەکانە هەر ناوەکەی وایە ئەرقا کیلۆمەتر في العێراق ڕاقیترین کیلۆمەتر لە عێراقا عەرزی تاپێی بە بەلاش بە نرخێکی ڕەمزی بە بەلاش باشە هەموویان کرد بە 200 مەتر و 400 مەتر و 600 مەتر بە 40 دەفتەر و 6 دەفتەر نزیکەی زیاتر لە با 1 ملیار دۆلار زەویان فرۆشبیەوە هیچ پرۆژەی وەبەرهێنانی تیا بکەن. ئەمە دزی ئەمە فەساد نەبێ ئەمە گەندەڵی نەبێ ئەمە دزی نەبێ خۆ دزی شاخوجوێ نییە. يعني تۆ کێ 1 ملیۆن متر زەوی بیتێ بۆ بڵێ بیکە متر بۆ خۆ بیفرۆژە نیکا کێ هەیە نیکا. بەڵێ زۆر باشە دڵی هەولێرە هیچ ئەرزێک نییە لە هەولێرە لەوە. بەڵێ زۆر سپاس دوا پرسیارم ڕوون حکایەتەکان زۆر ڕوون. بەڵێ دوا پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بۆی کە ئێستا باسی ڕیفراندۆم و سەربەخۆیی دەکرێت ینی ڕیفراندۆم و سەربەخۆی و دەوڵەت بە خەڵکی دز دەکرێت ئەوەی کە بەڕێز ناویان دەنەی دەست. پرسیارەکەی من ئەمەی تۆ بەنەوە ئەترینەکەمە بەم دۆخەی کوردستانەوە کە هەیە ئەم جۆرە لە مافیا کە بوون بە ملیاردێر دەوڵەمەندترین کەسەکانی وڵاتە سیاسیەکانن کە بوون بە ملیاردێر لەسەر خەڵک دادگا و تورێکی تەڕ باشە لە مەسایلی فەسادە مەسایلی ترجیایە دادگا و تورێکی تەڕ و ئەم وەزعەبێ ئەم ئەزمە مالی و قەرزە بەرەبەرە زیادکە ئەگەر سەربەخۆبی وێرانە بێ وڵاتە باندی گەورەی مافیایی دروسە بێ ڕێگری دروسە بێ هەڵەکوتنە سەر خەڵک پارە لە خچکۆ خۆ کەس بەحاسەبیان ناکە سە لە پیاتی خۆیان نایان هەڵکوتنە سەر ماڵەکەی من و تۆ خۆ بۆ هەڵکوتن چی ینی کەس هەیان گرێت کەس دەیان گرێت بۆیە شتێکی وێران دروسە بێت دوای 8 مانگ دوای 6 مانگ بووە هەڵەوەشێتەوە ئەو سەری دیار بەڵێ بەڕێز کاک عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز دوای ناوبڕێک لەگەڵتان بەرداوام دەبین بۆ لە تەوەری دوم لەگەڵ کاک زانا ڕۆستایی دەربارەی یەکلاکردنەوەی کێشەی پەرلەمانی عێراق لەگەڵمان بمێننەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لە تەوەری دووەمدا بە میوانداری زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێی کێشەی پەرلەمانی عێراق و یەکلاکردنەوەی لەلایەن دادگای فیدراڵ دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەم شڕۆڤیان پرسە دەکەین.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکزانە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا ڕای بەڕێزتان بزانین سەبارەت بە بڕیارەکەی دادگای فدراڵی کە دوای چەند دانیشتنێک ئەمڕۆ ئەوەی کێشەی پەرلەمانی عێراق یەکلای کردەوە ئایا مامەڵەیەکی بێلایەنەی لەگەڵ ئەم دۆسیە کردووە دادگای فیدراڵی؟ بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە تەبەن ئەمڕۆ دادگای فیدرالی عێراق بڕیار بوو کێشەکە یەکلای کاتەوە و لە کات و ساتی خۆی بوو لەبەرەوەی خەریکە پشووی پەرلەمانیش لە کۆتا ساتەکانیدایە یاکی حەوت پشووی پەرلەمان کۆتایی پێدێ ئەبوایە بەر لە تەوابوونی پشووی پەرلەمان ئەم کەیسەش یەکلا بێتەوە لە دادگای فیدرالی بۆیە من پێم وایە بڕیارەکە چەند یاسایی بوو ئەوەندەش سیاسی بوو لە ڕووی یاساییەوە هەوڵیدا ئیستیناد بکاتە سەر چەند مادەیەکی دەستوری عێراقی بۆ بە دەستوریدانان و بە دەستوریدانانی کۆبوونەوەکان و لە ڕووی سیاسیشەوە هەوڵیدا هەردوو بەرەی ناکۆک ڕازی بکە بەرەی پەرلەمانتارە مانگرتوەکان کە ڕەخنیان لە کۆبوونەوەی ڕۆژی 26 چار گرتە بوو و بەرەی سەلیم زبوری و پەرلەمانتارەکانی تر کە ڕەخنیان هەبوو لە کۆبوونەوەکەی ڕۆژی چواردەی چار بە سەرۆکاتی عەدنان زەنابی لە ئەنجامدا دەرەنجامی هەردوو کۆبوونەوەکانی هەڵوەشاندەوە و بارودۆخی جێڕایەوە بۆ بەر لە کۆبوونەوەکەی چاردەی چوار واتە ئەو کاتێکە حەیدەر عەبادی هاتە پەرلەمان و زەرفە داخراوەکەی هێنا هەموو باردۆخەکان جێڕاو بۆ ئەو کاتی ئێستا بەڕێز سەلیم زبوری خۆی ئامادە دەکا کە کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان ساز بکە. بەڵێ زۆر باش کەواتە پێ دوایە ئەم بڕیارە بڕیارێکی یاسایی یاخود سیاسیە ینی یاسایی ئەوەیە کە لە بەرژەوەندی سەلیم جبوری یەکلا کراوەتەوە ینی پشتی بەچی بەستوە ینی پێ دوایە یاخود تەداخولە بووە بۆ ئەم بڕیارەی دادگا. لە ڕووی یاساییەوە هەر کۆبوونەوەیەک بە کۆبوونەوە داناندرێ ئەگەر هاتوو ژمارەی ئەندامان نیوە زیاد یەک ئامادە نەبن دادگا بە لێکۆڵینەوە و بە پشتبەستن بە راپۆرتی شارەزایان گەیشت ئەو قەنەعەتەی کە کۆبوونەوەی ڕۆژی چاردەی چوار کۆبوونەوەیەکی یاسایی نەبووە لەبەرەوەی ژمارەی ئامادەبووان لە 131 ئەندام تێپەڕی نەکردووە کە دەبوایە ژمارەکە لە 165 ئەندام کەمتر نەبێ بۆیە بە شێوەیەکی یاسایی کۆبوونەوەکەی هەڵوەشاندەوە و سەبارەت بە کۆبوونەوەی دوام کۆبوونەوەی 26 چوار لەبەر ئەوەی ڕێگری کرا لە چوونەژووری هەندێک پەرلەمانتاری مانگرتوو بۆ ناو کۆبوونەوەکە نەوەکو پشێوی بنێنەوە لە ناو هۆڵە گەورەکەش هەروەکو لە هۆڵی سەرەکی پەرلەمان پشەویان نایەوە لەبەر ڕێگریکردن لە چەند ئەندام پەرلەمانێک و بەکارهێنانی زۆرێک لە شێوازێکی نەگونجاو لەگە عورفی پەرلەمانی ئەو کۆبوونەوەشی بە کۆبوونەوەکی نایاسایی لە قەڵەمدا بۆیە ئەو وەزیرانەی کە دەنجیان پێدرا بوو ببنەوە زیر دەنگدانەکان هەڵوەشاوە و ئەو وەزیرانەی کە متمانیان لێوەرگیرا بووە ئەوەش ئیعتیباری نەما وەزیرە کۆنەکان ئێستا گەڕانەوە سەر شوێنی خۆیان تا ئەو کاتێک جارێکی تر حەیدەر عەبادی کابینەکەی خۆی دەخاتەوە بەردەمی دەنگدان. بەڵام لە ڕووی سیاسیشەوە وەکو گوتم دادگا ئیعتیباری زۆری کرد لۆ بارودۆخەکە هەوڵیدا هەردوو لایەنەکە ڕازی بکە و هەوڵیدا بەر لە تەوابوونی عوتڵەی پەرلەمانی ئەو بڕیارە بدا و دەرزانین بڕیاری دادگای فیدرالی لە عێراق بڕیارێکی یەکلاکەرەوەیە مەجالی هیچ تانەوتە شەرێک هەڵناگرێ و هەردوو لایەنیش پێشتر ڕایان گەیاندەبوو کاوان ڕێز لە بڕیاری دادگا دەگرن بخۆیان ناتوانین کێشەکە یەکلاکەنەوە پێویست بوو دامەزراوێکی بێلایەن بێت ئەم کێشە یەکلاکاتەوە. زۆر باشە ینی کەواتەوەی کە بەرز دەڵیت مەجالی ئەوەی تیرانیە کە بۆ نمونە تەمیز بکرێتەوە یاخود سکاڵای تۆمار کرد لایەن بەرەی مانگرتوان یاخود تازان بڕیارە کۆتایی پێهاتوە و سەلیم جبوری و دەستەی سەرۆکایەتی دەستەیەکی شەرعین و دەتوان لە ئایندەدا پەرلەمان بەڕێوەبەرن. بەڵێ بێگومان بەپێی دەستوری عێراقی بڕیارەکانی دادگای ئیتیحادی بڕیاری یەکلاکەرەوەن مەجالی هیچ تانە و تەمیزێک هەڵناگرن و هەموو لایەنێک ناچارن سەرۆک کۆمار بێ یا سەرۆک وەزیران بێ یا پەرلەمانی عێراق بێ هەمووی ناچارن بەگوێی ئەم بڕیارانە بکەن و لە بڕیارەکان لانەدەن. بەڵێ کەواتە بڕیارە هەم لە بەرژەوەندی پێدوایم لە بەرژەوەندی سەلیم جبوری هەم لە بەرژەوەندی ئەوزان 5 وەزیر بوو کە پێشتر دوورخراون لە بەرژەوەندی ئەوانیشە ئەوانەی کە لە 26 مانگ متمانەیە پێدرا بەرژەوەندی هەردوو لایە. بەڵێ
بەڵێت چونکە ئەوە زیرانەی کە متمانەشیان لێ سندرابەوە ئەوانیش تانەیاندا بوو لە بڕیارەکەوە لە کۆبنەوەکان پێکۆبنەوەکی نادروست بوو لە بەرژەوەندی ئەوانیش بوو و لە بەرژەوەندی پەرلەمانتارە مانگرتوەکانیش بوو چونکە ئەوان پێیان وابوو کۆبنەوەی ڕۆژی 26/4 کۆبنەوەکی تەواو نییە کۆبنەوەکی تەندروست نییە و ڕێگریان لێکراوە ئەمسن بەشداری کۆبنەوەکە بکەن و ویستراوە کابینەکە تێپەڕێنرێ بە هەر نرخێک بێ بۆی ئەوانیش ڕازیکران لەلایەکی کەش سەلیم زبوری و ئەو کوتلە پەرلەمانیانەی کە لەگە سەلیم زبورین ئەوانیش ڕازیکران بەوەی کە هەموو ئەو ئیجراعاتانەی کە عەدنان زەنابی بە سیفەتی سەر پەرلەمان ئەو ڕێژشوێنانەی گرتی بێ بەرهەمیان هەڵۆشێندانەوە بە ناشەرعی دانرا و ئێستا ڕێگا چۆل بوو بۆ سەلیم زبوری کە لە ڕووی یاساییەوە لێپرسینەوە بکە لە عەدنان زەنابی کە ناوی لە خۆی نابوو سەرۆکی پەرلەمان چونکە یاسایی نەبوو سەرۆکی پەرلەمان بێکەواتە مخالفێکی قانونی کردووە ئەوەش ڕوبەڕووی لێپرسینەوەی قانونی دەکە ئەمڕۆ سەلیم زبوری لە بەیاننامەکەی ئاماژەیەکی بۆەوە کرد کە لێپرسینەوەی یاسایی دەکات لەو کەسانەی کە سیفەتی ئەویان بەناحەق لە خۆ نابوو. بەڵێ کەواتە کاک زانێنی ئەم بڕیارە شکستێکە بۆ بەرەی مانگرتوان ئێستا کە ناویان لە خۆناوە بەرەی چاکسازی لە پەرلەمانی عێراق ئەگەر ئەوەشەیە کە بەشێکیان ڕوبەڕووی دادگا بکرێنەوە نیپاڵپشتی یاسایی هەیە بۆ سەلیم زبوری کە سکاڵیان لەسەر تۆمار بکات و ڕوبەڕووی دادگاش بکرێنەوە؟ بەڵێ بێگومان ئەگەر دکتۆر سەلیم زبوری و سەرۆکایەتی پەرلەمان چاوپۆشی نەکەن لە مافی خۆیان ئەتوانن ئەم کردەوەیوان کە بە نایاسایی دانرا واتە ئەتوانن بچن لێپرسینەوەیان لەگەڵ بکەن لە ڕووی یاساییەوە. بڕیارەکەی ئەمڕۆی دادگای فیدرالی شکستێکی گەورە بوو بۆ ئەو هەوڵێک کە پەرلەمانتارە مانگرتوەکاندایان بۆ لادانی دەستەی سەرۆکایەتی هەرچەندە ئەوان ئەمڕۆ پێشوازیان لە بڕیارەکەی دادگا کرد و ڕایانگەاند کە ئەوان بەردەوام دەبن لە گرتنەبەری ڕێو شوێنی لە سەرکارلادانی سەرۆکایەتی پەرلەمان وەسەر لە نوێ ئیمزا کۆکەنەوە بۆیە من پێم وایە کۆبنەوەکانی داهاتوی پەرلەمانیش کۆبنەوەی ئاسان نابن کۆبنەوەی بێگرفت نابن و هەوڵێکی تر دروست ئەوێتەوە بۆ بە شێوازێکی تر لادانی سەرۆکی پەرلەمان یان ڕێگریکردن لە هەموو هەنگاوەکانی سەرۆکی پەرلەمان. بەڵای زۆر باشە دەمێ بۆ چوونی بەڕێز بزانم لە نێوان دادگاکانی عێراق و دادگای هەرێمی کوردستاندا خۆت دەزانی لە کوردستانیش پەرلەمان پەککراوە لەلایەن داواکاری سلێمانیشەوە لەسەر و پرسە سکاڵا تۆمارکراوە بۆچی دادگاکانی عێراق دەتوانن ئەو پرسەیەک لا بکەنەوە بەڵام دادگاکانی ئێمە دوای 8 مانگ ناتوان پرسی کێشەی پەرلەمانی کوردستانێک لا بکەنەوە؟ هەبوونی مؤسسات لە عێراق شتێکی بەڵگەنەویستە هەربوونی دادگای فیدرالی وەکو لایەنێکی یەکلاکەرەوە بۆ کێشە سیاسیەکان لە نێوان مؤسساتی دەوڵەتی عێراقی بەڕاستی یەکێک لە چارەسەرە زیرەکەکان بوو کە لە دەستوری عێراقی دانراوە. ئێستا کە دادگای فیدرالی بڕیای لە شتێکدا هەموو لایەنەکان پابندن پێیەوە کەواتە هەبوونی دەستوری عێراقی و هەبوونی دادگای فیدرالی زەمانەتێکە بۆ پاراستنی دەوڵەتی عێراقی و مؤسساتەکانی بەڵام لە هەرێمی کوردستان نە دەستورمان هەیە و نە دادگایەکیشمان هەیە بتوانێت ئەم کێشانە یەکلا کاتەوە بۆیە لە ڕاستیدا هەرێمی کوردستان بەراورد ناکرێت لەگەر بەغدا لەو ڕۆوە ئێمە ئەگەر خاوەنی دەستوری خۆمان باین هەموو لایەنەکان و مؤسساتەکان پابند دەبین بەم دەستورە واگەر لەو دەستورە دەسەڵات درا باید دادگایەکی دیاریکرا و بۆ یەکلاکردنەوەی کێشە لە نێوان مؤسساتی هەرێمی کوردستان تووشی ئەم گرفتانی ئەوڕۆ نەدەبووینەوە. بەڵێ کەواتە پێ دوای ئەگەر بێت و ئێمە سەرسەرەوە بکەین ئێستا ئەو لایەنە سیاسی کە پەرلەمانی کوردستانی پەک خستووە ئەگەر لە بەغداد بووایە ینی پێ دوایانە ڕوبەڕووی دادگاش کرابانەوە ینی جگەلەوەی کە پەرلەمانی عێراق لەلایەن مەسەلەن مانگرتوانەوە لایەن بڵین هەتا وڵاتانیش بەخرا بەس لەلایەن لایەنێکی سیاسی ڕوبەڕووی دادگاش نەکرایەوە؟ بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان نەمانتوانیوە ڕێو شوێنە یاساییەکانی خۆمان ڕێک بخەین مؤسساتی دەستوری خۆمان ڕێک بخەین نەمانتوانیوە ئاگربەستێک دابنین لە بەردەم لێکترازانی هەرێمی کوردستان و ئێستاما ئەگەر دادگای فیدرالی دەسەڵاتی بەسەر هەرێمی کوردستاندا هەبوایە ئەوە لایەنەکانی هەرێمی کوردستان ئەیانتوانی سکاڵەکانی خۆیان ببەنە دادگای فیدرالی و لەوێ بڕیارەکانیان بدەن بۆ واقع هەرێمی کوردستانیش هەرچەندە بە پێی منطق ئێمە دەوڵەتێکی فیدرالین دەوڵەتێکی اتحادین هەموو مؤسسات اتحادیەکان دەبێت دەسەڵاتیان لەسەر تەواوی عێراقدا هەبێ دادگای فیدرالی دادگای اتحادی حاکمی کوردیشی تێدایە کەواتە ئەو دادگایە مەفروض بوو
بڕیارەکانی بۆ هەرێمی کوردستانیش مولزەم بایە بەڵام بە شێوێشی عملی هەرێمی کوردستان خۆی پابەند نەکردو بە هیچ شتێکی لای ناوەند بۆیە نەلایەنە کوردستانیەکان پەنایان بردۆتە بەر ئەو دادگایە و نا ئەم دادگایەش سەر بەخۆ حرەکەیەکی کردووە لەسەر ئەم باردۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ زۆر باشە یعنی ئێستا بەگەر لایەنە سیاسەکانی هەرێم پەنابەرنە بەرەو دادگایە توانێت کێشەکەیەک لاکاتەوە شتێکی دەستوری یاخود لە ڕووی دەستوریەوە ناتوانێت پرسی پەرلەمانی کوردستانیێک لا بکاتەوە. دەسەڵاتەکانی دادگای دەستوری دادگای فیدرالی لە دەستوری عێراق بە 8 خاڵ نووسراوە بە تەحدید یعنی لەم 8 خاڵە زیاتر ناتوانێت ئەم دادگایە پەل بەهاوێ بۆ کارێکی تر هیچێکیش لەم 8 خاڵە باس لەوە ناکا کە کێشەی ناوخۆی هەرێمێک یەکلاکاتەوە بەڵام باس لە یەکلاکردنەوەی کێشەکانی نێوان هەرێم و مرکز دەکا یەکێک دەسەڵاتەکانی دادگای فیدرالی ئەوەیە ئەگەر کێشەیەک لە نێوان هەرێم و ناوەند هەبێ ئەوە هەرێم شکایەت بکە یان ناوەند شکایەت بکە دادگای فیدرالی ئەتوانێت بڕیارێکی یەکلاکەرەوە لە ئەم بابەتە بدا بەڵام بۆ کێشەکانی ناوخۆی هەرێمێک یان ناوخۆی پارێزگایەک ئەم دەسەڵاتە نەدراوە بە دادگای فیدرالی. زۆر باشە بەڕێزت پێشتر وتت دەستپێکردنەوەی دانیشتەکانی پارلەمان کارێکی ئاسان نییە بۆچی کارێکی ئاسان نیە ئێستا تاوکردنی نیسابی یاسایی بۆ دانیشتنی داهاتووی پەرلەمانی عێراق کەی بەڕێوەچێ اینجا قوچیشە تاوکردنی ئەم نیسابە؟ لە مەسەی نیساب کێشەمان نابێ پێم وایە کۆبوونەوەی داهاتوو هەڕاب گەێنرێت زۆربەی کوتلەکان ئامادەیان دەربڕیەوە بەشداری کۆبوونەوەکە دەکەن بە تایبەتی مانگرتوەکانیش کە نزیکی 100 ئەندامێک ئەبن نیساب تەواو ئەبێ بەڵام ڕێکەوتن لەسەر بەرنامەی کار و بەڕێوەچوونی گفتوگۆکانی ناو پەرلەمان بەو ئینسیابیەتەی زاران نامێنێ بەو نەرمیەی زاران نابێ و هەلە ئێستاوە ئەو کوتلێ ناوێن لە خۆناوە بەرەی چاکسازی و وەکو بەرێشی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمان کار دەکەن و من پێم وایە دەبنا ڕێگرێکی گەورە لە بەردەم سەرۆکی پەرلەمان بۆ بەڕێوەبردنی بەرنامێکی کار بە ویستی خۆی و بەو شێوازەکە ئەو دەیوێ زۆران هەوڵەدەن ئەجێنداکانی خۆیان فەرزکەن و ئەو شێوازانە بگرنە بەرکە پشێوینانەوە و لە دروستکردنی ناڕێکی لە ناو کۆبوونەوەکانی پەرلەمان. بەڵێ زۆر باشە ئێستا بە پێی یاساکەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکاتەوەکەی سەرۆکی پەرلەمان بانکێشی پەرلەمانتاران دەکات بۆی کە پەرلەمانی عێراق دەست بە کارەکانی بکاتەوە. کۆتایی ئەم مانگا پشووی هاوینەی پەرلەمان کۆتایی دێ و لە 1/7 سەرۆکی پەرلەمان ئەتوانێت بانگەواز بکات بۆ یەکەم کۆبوونەوەی خولی گرێدانی نوێی هاوینە و دەکرێت لە 1/7 بێ یان لە 2/7 بێ یان بیخاتە دوای زەژنی ڕەمەزان ئەوە هەمی دەگەڕێتەوە بۆ بڕیاری بەڕێ سەرۆکی پەرلەمان. بەڵێ زۆر باش سەبارەت بۆی کە پێت باشە کە پێشتر کورد بەبێ مەرج گەڕایەوە بەغداد دوای ئەم مەسەلەن یەکلاکردنەوەی کێشەی دادگای فیدرالی کورد چۆن بەشداری بکاتەوە توانێت شتێک بەرز بێنێت بەبێ کوردیش دەکرێت دانیشتن ئەنجام بدرێت؟ کورد بەداخەوە لە کۆبوونەوەی ڕاوەردوو گەڕانەوە بۆ کۆبوونەوەکانی پەرلەمان و نەشیان توان نیسابەکەش تەواوکان و وەکو بڵێ ئەم کارتە لاوازدەی کە بەدەست لایەنە کوردستانیەکان هەبوو لە دەستیاندا و ئێستاش کێشەی نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان خەریکە ڕنگدانەوەی دەبێت لەسەر کوتلە کوردیەکانیش لە ئەنجومەی نوێنەرانی عێراق وەکو دیتمان لە هەفتەی ڕابردوو شاندێکی حیزبی لە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی پەرلەمانتارەکان بە نوێنەراتی حیزبەکانیان بەدزیاد چوون بۆ بەغدا و کۆبوونەوەیان ئەنجامدا ئەمە نیشانەی ئەوەیە ئەم یەک ڕیزیەوە کوزاران نامێنێ و ڕەنگە هەندێک کوتلە بچێتەوە هەندێک نەچێتەوە و ڕەنگە یان هەمومان بچینەوە بۆ پەرلەمانی عێراقیش ئەوە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە داهاتووی کورد داهاتووی بەشداری کورد لە کۆبوونەوەکانی داهاتوی ئەنجومەی نوێنەرانی عێراق داهاتوێکی باش نابێ. بۆچی داهاتوێکی باش نابێ ڕوبەڕووی پەرتەوازەی دەبنەوە بێگرتووی بەشداری ناکەن ناگرێنەوە بۆ بەغداد؟ بەڵێ ئەو یەک ڕێزیەی کە لە ڕابردوودا هەبوو لە نێوان کوتلە کوردستانیەکان لە کۆبوونەوەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق مەترسیم هەیە کە ئەو یەک ڕێزیەوە خۆی نەمێنێ و ئەم گرفتە سیاسیانە کە پەریان ساند لە هەرێمی کوردستان کاریگەریان هەبێت لەسەر باردۆخەکە بە هەمان شێوە لە بەغداددا
بەڵام لەگەر ئەوەشدا ئێمە ئومێد دەخوازیین کە وەکو پەرلەمانتاران وەکو نوێنەرانی کورد لە بەغدا بەهەستکردن بە بەپرسیارەتی مێژووی خۆمان بەرداوامی لەسەر ئەو نەهزەی کە لە 2 ساڵی ڕابردوو گرتمانە بەر ئەگە حیزبەکانمان لێمان بگەڕێن بتوانین نوێنەراتێکی باشی خەڵکی کوردستان بکەین و ئەو 2 ساڵەی کە ماوە ئەو ئامانزانەی کورد کە هەیەی لە بەغدا هەوڵی خۆمانی بۆ بدەین بەشێک لەو ئامانزانە بەدی بێت. بەڵێ دوا پرسیارم سەبار بەوەی کە تۆ پێت باشە دوایم پشووە کە مەسەرەن دوای مانگی حەوت دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ دەکاتەوە کورد بە مەرجیان بەبێ مەرج بگەرێتەوە بۆ بەغداد یان وەکو کۆمەڵی ئیسلامی ئێوە چۆن دەگەڕێنەوە بەغداد زۆر بەکوی سوپاس دەکەن. ئێمە وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی پێشتر بڕیارماندا بوو کە دوا لیستی کوردی دەبین بگەڕێنەوە بەغداوە خاوەنی قسەی خۆشمان بووین لە ڕابردوو بەڵام ئێستا لەگەر دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان پێم وایە لیستە کوردستانیەکان هیچ بژاردەیەکیان لە بەردەستنیە جگەلەوەی کە بچن بەشداری کۆبوونەوەکان بکەن و لەوێ داخوازیەکانیان و مەرزەکانیان و بەرنامەکانیان بخەنە گەڕ بۆیە پێم وایە لیستە کوردستانیەکان لە کۆبوونەوەکانی داهاتوو بەبێ مەرج دەگەڕێنەوە و بەشداری دەکەن لەوێ داواکارەکانی خوان و ڕۆڵی پەرلەمانی خوان دەبینن لەگەر کوت لە پەرلەمانەکانی تر. بەڕێز کاکزانە ڕۆستای ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی زۆر سپاسی بەڕێستانەکەین کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینێرانی بەڕێز بەم شێواتنە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان سوپاس بۆ یۆ کە تاکو ئێستا لەگەڵمان و سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.